ئێمە ئەمڕۆ وەکو لیژنەیەک لە فەرمانگەی ژینگەی سلێمانیەوە هاتین بۆ لێکۆڵینەوە لەم کارەساتەی کە ڕووی داوە. من وەکو نوێنەری یاسایی فەرمانگەی ژینگەی سلێمانی ئامادە بووم لە دادگای لێکۆڵینەوەی پێنجوێن بۆ بەرزکردنەوەی سکاڵای یاسایی دژی ئەو کەسانەی کە ئەم کارەیان ئەنجام داوە. سەبارەت بە پرسیاری دووهەمت ئایا داربڕین هەیە؟ بەڵێ، من وەکو خۆم نوێنەری یاسایی ئامادەم لە هەموو ئەو کەیسانەی کە بە هەر هۆکارێک بێت بوونەتە هۆی داربڕینەوە لە سەرجەم ئەو ناوچانەی کە سەر بە پارێزگای سلێمانی لە سەرجەم دادگاکاندا. بەڵێ، داربڕین هەیە لە ئێستادا بەهۆی ئەوەی کە ئەچینە وەرزی سەرماوانێ داربڕین زۆرە. والله ئێوارەیە پۆلیسی دارەسان من لە ماڵەوە ئاگام لە هیچ نەبوو، هاو وتیان وەرە لەگەڵمان تا ئاویە منی چووم لەگەڵیانە ئاگام هێنامیان بۆ ئێرە سەیری ئەم دارانیان کردبوو پێشتر کە بڕاوەتی ئەم زەویە هیچێ منیش پێم چۆن هیچ بەڕاستیەکەی چۆن هین بووە جواب ماونەوە. ئەم زەویە هی محەممەد عێزەتی دا ئێمەیە، محەممەد عێزەت فرۆشەتی بە حاجی جەلالی کانیمیرانی بە حاجی جەلالی بەهەیە، ئەویش ئەم زەویە پێفرۆشت داری پێ نەفرۆشتووە. ئەتەوە ئەسانی بێشەبڕ لێیان ناوە نازانم کە پۆلیس دارستان ژمارەتی 150 سەڵ دار بڕاوە.